خۆشەویستانم بۆ دەستکەوتنی یاری فیفا 23 بە شێوەی ئەکاونت بە نرخێکی 1000 هەرزان لەسەر پلەیستەیشن 5 بە نرخی 50000 لەسەر پلەیستەیشن 4 بە نرخی 40000 فەرمی بەبێ باند وە زەمان سەردانی شاستۆر بکەن لە تەلەگرامەکەیان لینکەکەیان دادنێم کۆمەڵە ئۆفەرێکی زۆر ناوازیان هەیە بۆ نمونە هاکردنی یاری فۆرزایان هەیە سەری 50 ملیۆن پارەی ڕسمی لە بۆ دابین دەکەن نرختەنیا 5000 نارە وەروەها پلەیستەیشن پلس پریمیەم و تەرتیبات و شتە نوێیەکانی پلەیستەیشن پلسیان هەیە 1 مانگ 9000 3 مانگ 19000 12 مانگ 35000 ئیسێشەڵ 12 مانگی ئەکسترا 50000 پریمیەمەکە 60000 کە خەیاڵی هەرزانە هەمووشی فەرمیە بەبێ مشکیلەشە وەروان نێتفلیکسیشان هەیە 1 مانگ بێک پرۆفایل 5000 1 مانگ 2 پرۆفایل 10000 4 پرۆفایل تەنیا 20000 هەمووی فەرمی بێ مشکیلە تەلەگرامەکەیان لە دیسکریپشن دادنەوە لە کۆمنتیش دووبارەی دەکەمەوە وەروە سوپاسیشان دەکەم کەوا یاری فیفا 23 کە دەبینن و لەگەڵ مۆزرمافر لە بۆ منیان دابین کردیە کە هەردووچیان فەرمیە کاتە من خۆم بەکاری دێنم کاتە فەرمینە خۆشم یاریان پێ دەکەم و خەریکی هەردوو یاریش دەبم ئینشاڵڵا لەو مانگە سەردانیان بکەن لە دیسکریپشن و لە تەلەگرام لینکەکەیان دادنێم بڕۆ سەردانی تەلەگرامەکەیان بکەن گەیمەرانی کوردستان چۆن ئەحواڵتان لە مێژە نەهاتی مۆناوی یوتیوبی بەخێر بێن غەریبی دان دەکەم دانە بەدانە تۆنێک هەواڵ هەیە یەکێکە لە هەفتە پڕ هەواڵەکان یەکێکە لە هەفتە پڕ خۆشەکانی دنیا ڤیدیۆگەیم دنیا ڤیدیۆگەیم ماوەی تۆزەی خام و بەڵام ئێستاوە بەرەبەر گەرم دەبتەوە لە بەرەوەی تۆنێک یاری نوێ تۆنێک هەواڵی نوێ با بەو یاریان دەست بکەین کە لەو هەفتەیە بڵاوکرانەوە گەورەترین یاری بێگومان کە لەو هەفتەیە بڵاوکرایە بۆ یاری فیفا 23 76 لە سەدیان پێدایە ڕەخنەگران لە مێتاکریتیک وەروەها بەڵام گەیمەران 2.4یان پێدایە لە بەرەوەی دەڵێن گۆڕانکاریەکان بۆ شێوازەی بەڵام هەموو ساڵەش ئەو ڕەخنەی لە فیفای دەگیرێ بەڵام وەکو خۆم کە چەند ساعاتێک یاری فیفا 23 کردی پێم وای گۆڕانکاری تێدایە بەتابەت لە کاریرمۆت هەندێک شتیان کردیە بەڵام ئۆڵتیمەیت تیمەکە وەکو چەند جارە گەورەترین گۆڕانکاری لە بۆ دەکرد کە لەوانەیە بەشێ لە گەیمەران دڵی پێخۆشبی بەشێکی پێی ناخۆشبی چاڕوانی ڤیدیۆی تایبەت بنە سەر فیفا 23 لەو هەفتەی داهاتوو ئینشاڵڵا یاریی زۆر زەبەلاحیش لەو هەفتەی بڵاوکرایەوە ئەویش Overwatch 2 81 لە سەدی لە مێتاکریتیک وەرگرتی ڕەخنەگران زۆریان بەدڵە بەڵام هێشتا نازانین گەیمەران بۆ چوونیان چێ لەسەر لەبەر یاریەکە فری تو پڵەیە بە خۆڕایی هەموو کەسێک دەتوانین داوڵۆد بکە یەکەم جارە Overwatch بکرێتە free to play گەورەترین هۆکار لە بۆ ئەو یاریە کە گەیمەران بیکەن هۆکاری سەرکەوتنی بۆشی یەکەم میتی کە توانی یاری خەڵاتی ساڵ بە لە 2015 Overwatch 2 مۆدێڵەکەیان گۆڕی کریتیانە free to play تاقی دەکەینەوە دەمێ بۆ چوونی ئێوەش لەسەر یاریە بزانم لە کۆمنت یاریی نوێ لەسەر Xbox Series S و X لەو هەفتەیە بەردەست دەبی ئەویش Medieval Dynastyە کە 73 لە سەدی هەیە لە Metacritic پێم وایە چێکە لەو یاریانێکەوە تۆزێک لەوانەیە گەیمەرێکی تایبەت بەخۆی هەبی بەڵام حەز دەکەم یەکی لە کۆمنت بدۆزمەوە کە حەزی بۆ جۆرە یاریانەیە لەسەر نیتندۆ سویچ یاری Nier Automata بڵاو دەکرێتەوە کە 90 لە سەدی هەیە لە Metacritic دەڵێن یەکێکە لە یاری باشەکانی مێژوو من نەم کردووە بەڵام حەز دەکەم کەسێک بدۆزمەوە کە کردیتی بۆ تامی یاریەکە کردووە و نۆمان سکای لە کۆتایی دارێتە سەر سویچی لەو هەفتەیە بەردەست دەبی و لەوانەشە من یاری تاقیکەمەوە لەسەر سویچی لە بۆ خۆم لەبەرەوەی حەز دەکەم نۆمان سکای مەتاوە کەستەوە چەند جارێک باسم کردی تاوام نەکردی یاخۆ تاو نەبێ بەڵام زۆرم نەکردی حەز دەکەم لەسەر سویچی بیکەم دەڵێن ڕەخنەگران دەڵێن پۆرتێکی زۆر باشە واتە زۆر بەجوانی لەسەر کۆنسۆڵ و پیسی هینایەکە لەسەر سویچی ڕاستە گرافیکەکەی داونگرید کرایەوە واتە کواڵیتی کەم کرایەوە لەبەرەوەی هاردوێری سویچی کۆنە و ئەپدەیت نەکرێتەوە هەرچە یاری پلەیستەیشن پلس کە لە هەفتەی ڕابردوو باسمان کرد ئێستا بەردەستن لە بۆ خۆتان دەتوانن داوڵۆندیان بکەن وەریان بگرن کە پێم وایە ئینجەستس 2 و هۆت ویڵەکە 100% تاقیکەنەوە هۆت سپۆتەکە یاخود سوپەر هۆتەکەش تاقیکەنەوە بزان کوێ یاریش یاریەکانی Xbox Game Pass لە بۆ مانجی دا ئاشکراکران کە تۆنێک یاری ناوازەی تێدایە دوو یاری تێدا کە تاڵ نوێنە وەچەند یاریشتیدا کە پێم وایە شاین تاقیکردنەوەنە بۆ نمونە ئەپڵەی تێک ڕۆکیۆم لەو مانگەی لە ڕۆژێکە مەسە گەیم پاس بەردەست دەبی کە یاریی تریپل ئەی نوێیە و بە خۆڕایی دەدرێتە گەیمەران کە شتێکی یەکزار نازارە سکۆڕن لە کۆتاییدا لەو مانگەی بەردەست دەبی وەروە یاریەک بناوی ئێڤڵی لەگەڵ دایسن سفێر پرۆگرام The Walking Dead The Walking Deadەکەی سیزنی دووەم ئەوانە دێنە سەر PC Medieval Dynasty باسمان کرد Custom Quest Chivalry 2 لەسەر کلاود و PC و وەروە کۆنسۆلیش بەردەست دەبین پێم وایە مانگەکی زۆر باشە لە بۆ گەیم پاسی چەند یاریی دوو یاری زۆر زەبەلاح و نوێی تێدایە هەواڵەتی دیکەی گەورە کە دزەی پێکرا لەو هەفتەیە دەتوان بڵێم ئەوڕۆ کە من چوارشەمە ڤیدیۆ ڕیکۆرد دەکەم لانێ پێنجشەمەوە ئەو ڤیدیۆ ببینن مهم Sledgehammer
پێدەچین خەریکی دروستکردنی ئەدڤانس وارفێری دوی کۆڵ ئۆف دیوتی بی کە یەکێکە لەو یارانەی کە تۆزە گەیمەران دوودڵن لێی لەبەر سەدەڵم دوودڵن ئەدڤانس وارفێر کە بڵاو کرێەوە پێشوازێکی گەورەی لێ نەکرێت سەرەتا هەندێک گەیمەر بەدڵنیان و بێگومان یەکم لەو کەسانی کە پێم وا بستۆریەکەی زۆر خراپ نییە کە و خەڵکە باسی دەکە بۆ شێوازێک کە دڵی خراپە من تام لێ کرد بەڵام مەڵتی پلێرەکەی مۆزوعی دیکەیە مەسەلەی پازدان ئۆشتانە میهیم دەڵێ لە 2025 Sledgehammer ستودیۆسی کۆڵ ئۆف دیوتی خەریکی ئەدڤانس وارفێری نوێ دەبن بەڵام ئایا چیرۆکەی چی لێ دەکەن چۆن چی بەسەر دێوەشتان هێشتا نازانین بەس مهم لە 2024 نییە و یاریە بۆ 2025 لەوانەشە گۆڕانکاری بەسەدا بێ بەڵام تاوە کوێستە ستۆریەکەی پێم وایە ستۆریێکی خۆشی کۆڵ ئۆف دیوتیە بەڵام مڵتی پلێرەکەی ناتوان قسەی لەسەر بکەن وەرێ بەشێک لە گەیمەران بەدڵیانە بەشە بەدڵیان دەبێت ڕێی وەرگرم ئەدڤانس وارفێر کردیت نەتکردیە یاریەکەت بەگشتی پێچۆن بوو چ شتێکت بەدڵ بوو چ شتێکش بەدڵ نەبوو لە کۆمنت دەمێ بۆ چونتان بزان لە کۆتاییدا کە جێگەی سورپرایز نییە گوگل شتێکی دیکەی خۆی لەناو بردو وەروە ڕێست ئین پیس RIP ئەلفاتیحە ئەویش ستێدیایە گوگل ستێدیا لە دوای بڵاوکردنەوەیەکی یەکجار بێمانە لە کۆتاییدا شەتداون دەکرێت لە مانجی یەک واو کەسانی کە ستێدیان پارەیان لە ناو ستێدیای سەرف کردیە یاریان کڕیە هاردوێریان کڕیان دەستیان کڕی هەر سەچیان کڕیبی گوگل دەڵێ پارەکەیان لە بۆ دەگەڕێنینەوە هەر چەندیان سەرف کردی پارێکی خۆیان وەردەگرنەوە بەڵام تاکە کێشە لەگەڵ داخرانی ستەیدیای ئەو هەموو کاژمێرەیە کە هەندێک لە گەیمەران سەرفیان کردی لە ناو ستەیدیای بۆ یەکی لە گەیمەرەکان سکرینشۆتێکی دانای کە دەڵێ 6,000 کاژمێر خەریکی یاری Red Dead Redemption 2 بووە و لە ڕۆکستار دەپارڕێتەوە کەوا سەیڤ فایڵەکەی لۆ بگوازنەوە سەر پیسی یان کۆنسۆڵ یان هەر شتێکی دیکە کە بتوانن لەبەرەوەی 6,000 کاژمێر لەناو یاریەکەی بەسەر بردیان سەیڤ فایڵەکەی زۆر گرینگە لەلای لەبەرەوەی 6,000 کاژمێر لێ بڕوا لە یاریەک ڕاستی کارەساتە من ڕێت دێدی خۆم بە دیسک هەمە تاوەکوێسە نەم کردی ئەکاونت لەبەرەوەی نامێت لە سفرەوە دەست پێ بکەمەوە زۆر ناخۆش سفرەوە دەست پێ بکەوە لە خاستن یاریشی زەبەلاحی وەکو GTA 5 GTA Online Red Dead Redemption 2 ئەو جوری یاریانە دەست پێکردنەوەی لە بیدیا بە تایبەتێکە مۆدی ئۆنلاینی هەوی خۆش نییە دەست پێکەوە ستەیدیا یەک لەو خزم زاریانەی کە پێمان وابوو داهاتی ڤیدیۆ گەیمە ئەویش کلاود بوو ستریمینگە واتە تۆ پێویست بە هاردوێر نییە پێویست بە کۆنسۆڵ نییە پێویست پیستنیە هێڵ ئینتەرنێت پێویستە ڕاستە خۆی یاریەکان دەکەی ستەیدیا چێک بوو لە سەرویسە باشەکان ژیانی کواڵەتەکەی زۆر باش پێم وابوو تاکە ستریمینگ سرویسی گەیمی بوو کە بتوانێت بە 4K پەخشت داتێ بە پارەی بتوان بێت بە خۆڕایی بەڵام کێشەکەی چ بوو کێشەکەی ئەوە بووکەوە دەبایە یاریەکان بکڕین واتە مۆدێڵی کارکردنەکەی خراپ بۆ نە تۆ دەبایە یاریی وەکو ڕێت دێت دەبایە بە $6 بکڕی لەسەر ستەیدیای بەجیا نەک تۆ یاریەکە بە شێوەی سەبسکریپشنی مانگانە وەربگری وەکو ئەکس کلاودی ئەکسبۆکسی بەو شێوازە نەبوو بەڵکو دەبایە بکڕی یاریەکان لێش زۆر گەیمەر توانیان نەبوو یەکی لە فیچەرە خۆشەکانی کە تاوەکو ئێستا ئاشانی بڵاو نەکرایتەوە لەسەر ستەیدیایی کە دەبایە بڵاوکرابەوە ئەویژەوە بوو کاتێک کە تۆ ڤیدیۆیەک لە یوتیوب دەبینی گەیمپلەیەک دەبینی دەتوانانی بێ کلیک بچێت ناو گەیمەکە و گەیمەکە ئەنجام بدەیت بێ ئەوەی کەەوە یاریەکە ئینستۆڵ بکەی سێتەپ بکەی یەکسەر دەتوانین یاریەکە بکەی لە ڕێی براوزەرەوە یەک لەو فیچەرانەی گەیمەرێکی زۆری دڵخۆش کرد بەڵام بەداخەوە وەکو زۆرنی هەر زۆری بەرهەمەکانی گوگڵی خەڵکی قەنەعەتیان بە گوگڵی نایە لە هەر بوارەکی دیکە جگە لە سێرچەکەی نەبێت گوگڵ دەیان پرۆژەی دیکەی دەست پێ کردی و شکست هەر کات دەکەوە زانیتی سەرکەوتونی تاواندیتی و کوشتیتی لە باتی ئەوەیکەوە پشگیری لێ بکە و بەردەوامی بخە و مۆدێڵەکە بگۆڕین لێش خەڵک زۆر کەفیان بە گوگڵی نایە بە تایبەتی لە بواری فیلم و سینەما کە چەندین جاری هەڵیاندایە سەرویس دروستکەم وەکو نێتفلیکسوانە وەروە لە دنیای ڤیدیۆ گەیمیش کە کاری وان نییە و ناشتوانن پێشکەون بۆیش پێویستە لی دوورکەونەوە بۆش ئەو بێگزاری ستەیدیا دادەخرێت بە فەرمی ئۆکەی بێنە سەر CD Projekt Red دروستکەرانی ویچەر و زنجیرەی ویچەر و سایبەرپەنکی ئینڤستەر کۆڵەکیان ئەنجام دا کۆنفرانسێکی ئینڤستەر لە بۆ بەڵێنەرەکانی خۆیان ئەنجامدا بە فەرمی تۆنێک یاری نوێ ناشا کرد کەوا پلانێکی درێژخایانە بەڵام دڵخۆشکەرە بۆ نمونە یارێکی نوێی سایبەرپەنکیە ناشا کرد دیڵسێکە دەڵێن دێ لە ساڵی داهاتوو بەڵام لە دوای ئەوە خەریکی یاریێکی نوێی سایبەرپەنکی دەبن واتە دەبتە بەشی دووەم یاخود تەواوکەری چیرۆکی سایبەرپەنکی 2077 پرۆژەکە بە ناوی ئۆریۆنە کە لە ئێستاوە حالیان وا خەریکن ئێستا دروست دەکەن لە قۆناغی پریپرۆدەکشنە واتە لەو قۆناغێکەوە کۆنسێپت تەواو کرێ خەریکی خۆ ئامادەکردن لە بۆ بەرەمێنانی ئاسێت و کارکتەر و واتە دەبی چیرۆکیان نووسیوی چکە پریپرۆدەکشن ئەو شوێنێکەوە چیرۆک نووسرایە ئامادەیە یاخود بەرەبەری ئامادەی چیرۆکینە دەستە کاتێکە چۆ فول پرۆدەکشن یەکسەر دەبی یاریەکە بستە ناو مەسایلی ئینجن و تەرتیبات و دروستکردنی هەیکەل و شتەکان کەواتە پێم وانە تا 2027 ئەو یاریە بڵاو بکرێتەوە لەبەرەوەی ئێستا پریپرۆدەکشنی پێم وایە 3 ساڵێک دەخایانی
جای ئەوەی کەەوە سیدی پرۆژێرە 2011 بوو 12 بوو 13 بوو سایبەرپانکی ئاشا کرد 2020 بڵاوکەیەوە لە وەختی زۆر خراپ 2021 بڵاوکە زۆر خراپ نیم سایبەرپانک زۆر نازدارە ئێستا حالیان زۆر باش هەوەزەکەی و خەریکی ڤیددیۆیەکی دەبم ئینشاءالله خەریکی یاریەکەیمە دووبارە پێتان بڵم کە یاریەکە چەند نازدارە دەمێت ئێوە بزانم چێ لە ئێوە سایبەرپانکی کردیە و ئێستا حالیان ئەگەر حەز دەکات بیکەن تکایە چه سایبەرپانکی کردیان یاخود ئێستا دەیکان لە کۆمنت بۆتونی خۆی بنووسین جگەل لە سایبەرپانک سێ یاری ویچەریشە ناشرا کرد کە دەڵێن تریلۆجیەکی نوێیە تەنانەت تریلۆجیەشە ناشا کردی و یاریی نوێی ویچەریشە ناشا کردی تریلۆجیەکە دەڵێن لە ناو جیهانی ویچەر 3 وایلد هانتی دەبی وەتا پەیوەندی بۆ کارەکتەران دەبی کە ئەمە پێشتر لە ناو زنجیری ویچەر ناسیمانە لەوانەیە پاڵاوانەکەمان جۆراڵد و سیری نەبی کارکتەرێکی نوێبی بەڵام هەر لە هەمان جیهان دەبی ئەویشیان هەر سێ یاری لە قۆناغی پریپرۆداکشنن و یاریشی نوێی ویچەریش تەنیا ئاشکراکرایەوە تێشتە نەچتە قۆناغی پرۆداکشنی تەنیا لە قۆناغی کۆنسێپتە و یاریەکی تەواو نوێش خەریک دەبن جیاواز لە ویچەری جیاواز سایبەرپانکی یاریشی نوێ لەلایەن CD Projekt Red شتناوەکەی نازانم وەڵام نیو IP وەتا IP-ی تەواو نوێ کە پێشتر کاری لەسەر نەکرێ هەست CDPR بەرهەمی دێنی ئەو یاریە نوێیە ئەویش لە قۆناغی کۆنسێپت و بیرۆکەیە هێشتا بەس مهم قۆناغێکی یعنی توان بڵم تا 2035-36 ئەوانە پلانی خۆیان دانا کە خەریکی چ دەبن هیواداریشم سەرکەوتوو بن لەبەر هەرچەندە سایبەرپانک کە سەرەتا بڵاو کرایەوە ڕەخنەمان زۆر لێ هەبوو لەبەر کێشی تەکنیکی زۆر بوو نەدەبای بۆ شێواز تەعامل لەگەڵ گەیمەران بکەن بەڵام ئێستا یاریەکە لە قۆناغێکی زۆر باشە و لە هەفتەی ڕابردووش ئەپاسم کرد کە سایبەرپانک ئێستا حالیان زیندوو بووتەوە زیاتر لە 1 ملیۆن کەس ڕۆژانە سەردانی جیهانی سایبەرپانک دەکاتەوە یاریشی زۆر نازدارە ئێستا کێشی تەکنیکی تۆزەکی هەرمایە بەڵام یاریشی زۆر چێژ بەخشە ئۆکە ترێگەرێکی نوێی گەیمپڵی یاری دێد سپەیس لە کۆتاییدا بڵاو کرێ ئێستا دەزانین یاریەکە شێوەی چۆنەوە بەجددیش دەڵێم بڕای من ترێگەرێکی زۆر نایابە و یاریەکە زۆر جوان دیارەوە لە ئێستاوە پەم درایمە لە بۆ ئەو یاری دەمەوێت ئێستا حالیان ئەنجام بدەم و ڕلیز دەیتەکەشی مانجی 2023 کە زۆری نمایە ترێگەرەکەم ئەوەی کە بینیمان تقریبان دەبێت ڕیمێکی بەشی یەکەم ئەگە بەشی یەکەمت کردبی زۆر بێشتەکان و شوێنەکان و کاراکتەرەکان و وەحشەکان و لۆکیشنەکان لەوانەیە بناسیەوە بەڵام بە بەرگێکی نوێ بە کوواڵەتێکی نوێ تقریبان لەبەرەوەی هەن کەلیستۆ پرۆتۆکۆل لە مانجی 12 بڵاو دەکرێتەوە لەبەرەوەی دروستکەری کەلیستۆ پرۆتۆکۆڵی دروستکەری بەشی یەکەمی دێد سپەیسیە زۆر بە کەلیستۆ پرۆتۆکۆڵی دەچی یاخود کەلیستۆ پرۆتۆکۆل زۆر بەو یاری دەچی لەبەرەوەی هەمان دروستکەریان هەیە هەمان بیرۆکە ئەو یاریان هەیە دروست کردیە تۆزێک جوڵانی سی لە حوشتەکانی تۆزێ خاوە ڕۆیشتنە تۆزێ خاوە بەڵام ئەکشنیشە لە هەمان کات و سڤایڤەر هۆڕۆریشە مانەوە لە ژیان لە جیهانێکی ترسناک جیهانێکی خیاڵی زانستی کە چەندین ساڵە یاریەکان دوورن لە خیاڵی زانستی بەڵام لە سایبەرپانکەوە دەبینینکەوە زۆر بە یاریەکانی ئەو ساڵ و ساڵەکەش جیهانێکی خیاڵی زانستیمان هەیە و ترسناکیشمان زۆرە سڤایڤەر هۆڕۆمان زۆرە ترێگەرەکە زۆر سەرنجاشێر دیارە هەندێک لە لێڤڵ دیزاینەکانمان بینی هەندێک لە وەحشەکان هەندێک لە کارکتەرەکان و لە وەحشە گەورەکەش و یاخود ئەو مەخلوقە گەورەی لە ناو جیهانەکەی هەیە زۆر نازدار دیارە دێد سپەیس ریمێک حەز دەکەم ڕۆژێکە من جاین بدەم و دەمێ لێوەش پرسم چیە یاری کردیە دێد سپەیس یاخود چاوەڕوانی ئەو یاریە خۆتنا لە کۆمنت بۆچوونی خۆتان بنووسن پلەیستەیشن 5 jailbreak کرا jailbreak کردن واتە یەک کۆنسۆڵەکە هاکرا بەبێ ئەوەی کەوا سۆنی تحکم بکات تۆ دەتوانانی تحکمی تەواوی ئەو کۆنسۆڵە بکەی یاری بە شێوەیەکی غێرقانونی لەناو دابنەی و دەتوانین دەستکاری سیستەم بکەیت فیم بکەی شوێنی ئایکۆنەکان بکەی بەکەیف خۆ دەتوانین دەستکاری بکەیت بەڵام jailbreakە لە قۆناغی سەرەتاییە هێشتا ناتوانرێ یاریەکانی پێپڵەی بکرێن بەڵام کەسێک توانی یاریش وەکو پیتی کە لە ستۆر هەب سڕایتەوە توانی ئینستۆڵی بکە بەڵام هێشتا نەیتوانی بە پلەی بکە بەس مهم دەگاتە حاڵەتی پلەیکردنیش بۆچوونی من لەسەر jailbreakکردن بەڕاستی پێم وایە شتێکی یەکەمیان حرامە دومیشیان شتێکی ناشیرنە لەناو دنیای ڤیدیۆ گەیم هەیە و پێویست ناکە کەس پشتگیری لێ بکە لەبەر چش ئەو قسەیە دەکەم لەبەرەوەی هەمومان جیهانی ڤیدیۆ گەیممان خۆش دەبێت پێش بکەوێت جیهانی ڤیدیۆ گەیممان خۆش دەوێت کەەوە پەرەپێدەرەکان قازانج بکەن کۆمپانیەکان پاریان دەستکەی و ئێمەش مدعامان دەستکەی و زانیاری فێربین من ناڵم پێویستە تۆ پارە سەرف کە لە بۆ یاریکردن زۆر یاریەکان فری تو پڵەیە تایم بە خۆڕای بیاکەی بە خۆڕای بەرزکەی باشترە لەوەی بە jailbreak بەستکەی jailbreak لە ڕووی قانونیەوە شتێکی هەڵەیە لە ڕووی دینەوە حرامە لەبەرەوەی مڵکی کەسێکی دیکەیە تۆ بە خۆڕایی دەست دەکەی بە شێوەیەکی غێرقانونی بۆیە من زۆر کەفم بە jailbreak نایە بەڵام بۆ کەسانێک کە حەزیان لێ ئێستا حالیان بەردەستە بەڵام ئاگاداری ئەوە بن هەر کۆنسۆڵێک jailbreak بکرێن
زۆر بە ئەستەم دەکرێتەوە سەر حاڵەتی ئاسایی و ئەگەری هەیە کۆمپانی یەکجاریک ئەو کۆنسۆڵە بان بکەن بە حیاتی نەتواندرێ سیستەمی فەرمی خۆی لەسەر دابدرێ خود مۆدی ئۆنلاینی پێ بکرێت. ئۆکەی هەرمن هۆڵست سەرۆکی ستودیۆکانی پلەیستەیشن ئەو کەسێکەوە بڕیار دەدات چی یاریەک دروست بکرێت چی یاریەک دروست نەکرێت و قۆناغەکان لەکوێبی ئەو کەسێکەوە بڕیار دەدات ستودیۆیەک چی یاریێکی پلەیستەیشن دروست بکەم مەبەستم یاری فەرست پارتیە وەکو گاد ئۆف وار ڕاگنەرۆک و هۆرایزن و لاست ئۆف ئەس و ئەوانە مقابلەیەکی نوێ کرد لە چەناڵێکی یوتیوب کە من سەیرم کرد و چەندین بابەتی گەنجی گەنگەشە کرد باس کرد با باسییان کەین و شیکردنەوەیان لێ بکەیت. گەورەترین قسە کە لەو مقابلەی بەدەستم کەوت و زۆربەی ماڵپەڕەکانیش بڵاویان کردەوە ئەوەیەکەوە دەڵێ لەوانەیە لە ساڵی داهاتووەوە کاتێکی یاریەک لەسەر پلەیستەیشن 4 یاخود لەسەر پلەیستەیشن 5 بڵاو دەکرێتەوە لە دوای یەک ساڵ بخرێتە سەر پیسی. ئەسەنەن لەوانەیە ئەگەری هەت تازە ناڵێ 100% بەڵام لەوانەیە مەسەن گاد ئۆف وار ڕاگنەرۆک لە 2022 بڵاو بکرێتەوە ئەگەری هەیە کۆتایی 2023 یا سەرەتای 2024 بستە سەر PC ئەتا ئەو تەمەنە ئەو نێوانەی کەوا لە نێوان یاریەکی نوێی پلەیستەیشن کە بڵاو دەکرێتەوە لەگەڵ دەباردەستبووی لە PC کەمتر دەکەنەوە بە مەستی ئەوەی جیهانی پلەیستەیشن زەبەلاحتر و گەورەتر بکەن خەڵکی هەم خەڵک بتوانێت ئەو یاریان ئەنجام بدەن بگوان هەم خەڵک مەستن Xbox نییە لەبەرەوەی باوەڕ ناکەم ماوەیەکی زۆر دوورە ئەگەر یاریەکانی پلەیستەیشن بستە Xboxی باوەڕ ناکەم ئەشتە ڕوو بدە وا بە ئاساین لەوانەیە لە داهاتوو شتێک بی بەڵام جارێنە دەڵێ یاری لایڤ سەرویسەکانمان ئەو یاریانەی کەوە ئۆنلاینن کە تقریبان چەند نزیکەی 8 لە بۆ 9 یاری پلەیستەیشنی ئێستا حالیان لە بەرەمێنانە یاری ئۆنلاینن هاوشەوەی فۆرتنایت و پەبجی ئەوانە کە لایڤ سەرویسیان پێ دەڵێن بەردەوام پێویستی بە ئینتەرنێت هەیە و بەردەوامی یاریەکان ئۆنلاینن بەبێت چیرۆکن دەڵێ هەر هەمیان لە ڕۆژ یەکەم لەسەر PC و پلەیستەیشن بێکەوە بەردەست دەبن کە ئەوەشیان لەبەر خاتری ئەوەیە کەەوە گەیمەرەی زۆر بێتە ئەو جیهانە. هەروەها هەرمن هۆست لەو مقابلەیە دەڵێ خەریکی ئەوەنە بیر لەوە بکەنەوە کەەوە IPەکانی FromSoftware کە سۆنی خاوەندارێتیان دەکەن بیخاتە بەرهەمهێنان لە بۆ پلەیستەیشن پرۆداکشن. پلەیستەیشن پرۆداکشن ئەو کۆمپانیە یاخود ئەو بەشەیە لە ناو جیهانی سۆنی خەریکی دروستکردنی فیلم یا زنجیری تەلەڤیزۆنین لە بۆ یاریەکانی پلەیستەیشن. FromSoftware ستودیۆیەکی پلەیستەیشن نییە بەڵام چەند IPیان هەیە کە پلەیستەیشن خاوەندارێتی دەکات لەوانە بلەدبۆرنە بلەدبۆرن تایبەتە دیمن سۆڵسە تایبەتە بە سۆنی تایبەتە بە پلەیستەیشن تاوەکو ئێستا لەوانەیە داهاتوو بخرێتە سەر PC بەڵام IPەکە سۆنی خاوەندارێتی دەکات لە زنجیری تەلەڤیزۆن یان فیلم لەو جیهانە لەلایەن پلەیستەیشن پرۆداکشن دروست بکرێن و بەرهەمی یەکەمی پلەیستەیشن پرۆداکشنیش فیلمەکەی ئەنچارتد بوو کە سەرکەوتنشی گەورەی بەدەستینە ڕاستە من بەدڵم نەبوو بەڵام لە ڕووی داهاتەوە پارێکی باشی لە بۆ سۆنی کۆ کردەوە. خەبەرێکی دیکەش لەو هەفتەیە کە سەرنجی ڕاتشەم ئەو بووکەوە دەڵێ پلەیستەیشن پلانیدانە لە 2023 2 میلیۆن پلەیستەیشن VR2 بەرهەم بینی و شیپ بکەوەتە بڵاو بکاتەوە. شیپکردن بەمانەی فرۆشتن نایە لەوانەیە و فرۆشەی نەبی ئەنی زۆر سەرکەوتوش نەبێت لەوانش زۆر سەرکەوتوبی هاشوی پلەیستەیشن 5 خەڵک ناتوانین بەرەست شیپ بکەن. مهم 2 میلیۆن دانە بەرهەم دێت لە پلەیستەیشن VR2 کە چەند زانیاریی نوێمان لە هەفتەکانی ڕابردوو باس کرد و دڵیشم خۆشە کە سۆنی و ڤالڤ و چەند کۆمپانیایەک بەردەوام فۆکسیان لەسەر VR دایانێت تەکنۆلۆژیای VR هێشتا بەردەستترخن هێشتا بەرەو پێشتری ببن. یەکێک لە هەواڵە زەبەلاحەکانی ئەو هەفتەیە کە زۆریشم بەدڵەوە قسەیە یاری گاد ئۆف وار ڕاگنەڕۆک زیاتر لە 40 کاتژمێر چیرۆک لە خۆ دەگرین. ئاسانە 40 کاتژمێرەکە نیوە بە نیوەیە 20 کاتژمێر وەکو چیرۆکی سەرەکی و 20 کاتژمێریش وەکو چیرۆکی لاوەچی بەگشتی 8 لە بۆ 10 سەعات کۆنتنت و چیرۆکمان زیاتر هەیە لە چاو گاد ئۆف واری 2018 کە پێم وابوو ئەویان بە پێی ماڵپەڕی هاو تو بیت بی کە گەیمەران ڕێژەی نووسینی خۆیان ڕێژەی بڕین یاریەکە بڵاو دەکەنەوە کە بە چەند یاریەکە دەبڕن 32 بۆ 33 کاتژمێرە چی پێویستە ئەگەر هەموو شتەکانی تاوکەی ساید کوێست و مین کوێستەکان بەڵام گاد ئۆف وار ڕاگنەڕۆک یاریشی زەبەلاحتر دەبی 20 کاتژمێر تەنیا چیرۆکی سەرەکیتیە و 20 کاتژمێریش ساید کوێستت هەیە کە چیرۆکە لاوەچیەکانە بەڵام ساید کوێستەکان بە پێی ئەو قسەیەبی ساید مشنەکان ئەو جارە مانادارترە مەسەلەن ساید مشنەکانی گاد ئۆف وار 2018 خۆشن متعیان هەیە بەڵام زۆر تێکەڵچێشی چیرۆکە سەرچیەکەی نابن لەبەرەوەی کە چیرۆکە سەرچیەکەی بە تەنیا بکەی دوای دەتوانانی ئەو ساید کوێستانە دانەدانە تەواو بکەیت هیچ ساید کوێستێک نییەکەوە پێویست بێت لەسەر ئەنجامی بدەیت تاوەکو دەستکارێکی چیرۆکەت لەبۆ بکە چکە سایدە ینی لابەلەیە بەڵام ئەو زارە ساید کوێستەکان مانادارتر دەبن گەورەتر دەبن و درێژتر دەبن و چیرۆکی زیاتر تێدا دەبی موشن کاپچەر و دیمەنی سینەماتیکیشیان دەبی 40 کاتژمێر گاد ئۆف وار ڕاگنەڕۆکمان هەیە پێم وایە ئەگەر 40 کاتژمێرەکە هەر هەمووی چیرۆک و
تەرتیبات و شتمان هەبی تەنیا قسەکردن نەبی مەسەلەن لە سایت کوێستەکانی گادۆڤاری ڕاگنەڕۆک سایت کوێستەکانی گالۆڤاری 2010 زۆربەی کات دیمەنی سینەماتیشی تێدا نییە زۆربەی کات تەنیا مەسەلەن هێزکە پێیکەرێکە دەڵێت ژنەکەم ئێسکە پێکەری ژنەکەم کە تەفلان شوێنی دەیبسی لە بەم کۆکیەوە کۆت کرۆشتەکە دەدەنە ئینشاڵڵە تەنیا شتان ئەوەش خۆش و بەڵام تەنیا شتانە نەوی هەندێک شت تێدا بیکەوە مێمۆرەبڵ بیواتە لە بیرمان بمینێتەوە کە سایت کوێستێکی جوان بوو ئینشاڵڵە شتێکی نازدار دەبێت لە بیری ژنەکەن زۆرمانمان لە بۆ ڕاگنەڕۆکی مانگێک و چەند ڕۆژێکمان ماکە دڵخۆشم ڕۆژ بەڕۆژ نزیکتر دەبینەوە ئۆکەی تۆنێک یاری پێم وابی دەیاری پلەیستەیشن لیک کرا کە یاریەکان سەرنجڕاکێش دیارن و لیکەکەش پێدەچێت ڕاستی بی لەبەرەوەی لە چەند شوێنێکەوە سۆنی تۆزێک پێی ناخۆش بکە بڵۆکرێتەوە بەڵام شتێکشی تێدای ئەو لیکە کە گەیمەرانی ناڕەحەت کردیە مەسالی هۆرایزنی ڕیماستەرەکەی کەوا ڕیمەیک نییە ڕیماستەرە لەبەرەوەی کە ئەو لیکە بڵاوکرێتەوە زانیاری کۆمەسکە کەوا ڕیمەیک نیە تەنیا ڕیماستەرە سە با پشیکەینەوە چی تێدایە و بۆ چونم چێرەسە ئەو یاریانی کە تێدایە سەرەتا ناوی ستودیۆیەکانی تێدایە ئەو لیکە ئەو دزە پێکردنە و ناوی یاریەکانی تێدایە و ژانڕەکان شتێدایە و ئینجینەکەش تێدایە کە بەچ ئینجینەک دروست دەکرێن کە ئەوەش یارمەتیدەریی گەورەی لە بۆ شیکردنەوەی وەزعی و پلتفۆرمی شتێدایە کە تقریبا هەمووی پلەیستەیشن 5 و PC بەڵام هەندێک یاری هەیە دەنگۆ هەیە بێتە سە پلەیستەیشن 4ش سە با باسییان بکەین گرۆلا گەیمز خەریکی سێ بابەتی سەرچینە ئەویش یەکەمیان هۆرایزن 2 لە بۆ PC هۆرایزنی 2 DLC-ەکەی وەروە باشترکردنی یاریەکان لە بۆ پلەیستەیشن 5 و هەروەها هۆرایزن PS5 ریماستەر هۆرایزن بەشی یەکەم ریماستەری کەنەوە لە بۆ پلەیستەیشن 5 تەمشە زۆر گەیمەر لەگەڵ ئەو قسەی تۆزێک ناڕەحەت بوون گوتیان داوانەیە وەکو ڕاستەڤەزەکەی بی کێشەی هەبی یاخود گەیمەران بەڵدیان نەبی بەڵام ئێستا بۆ تاشی دەکەمەوە زیاترکەوە ئەو هانیە کە بیر لێ دەکەنەوە هۆرایزن ئۆنلاینیشمان دەبی مالتیپلەیەرێک لە شێوازی هۆرایزن لانێ بڵێن چۆن هۆرایزن دەکرێتە ئۆنلاین یارێکی سینگل پلێرە من بە بۆچوونی من پێم وایە سۆنی لانێ شتێکی وەکو مۆنستەر هەنتەر بکە یاریەکانی کاپکۆمی کە چەند گەیمەرێک پێکەوە بتوانن یەک لەو حیوانە ئەلکترۆنیان ڕاو بکەن ئەو ئەلکترۆنیان ڕاو بکەن بە چەند کەسەکە پێمە مۆدێکی مالتیپلەیەری خۆش دەبی لە بۆ PC و لە بۆ پلەیستەیشن 5 وەکو لایڤ سەرویس بەردەست دەبن و بە ئینجینی دەسەما کار دەکەن بگوە بە ئینجینی دەسەماش دروست دەکرێن بینە سەر XDF-ەکان فایر سپرایت خەریکی هۆرایزن VRینە ئەو فەرمیە لە بۆ پلەیستەیشن 5 هەر ستودیۆی فایر سپرایت خەریکی یاریەکی سڤایڤەر هۆڕۆڕن کە پێم وایە زۆر سەرنجڕاکێش دیارە لەبەرەوەی بەناوی هارد برێکە بێگومان ئەو ناوە لەوانەیە بگۆڕدرێت دوایە مهم ئەو ناوی پرۆژەکەیە بە ئەنریل ئینجن 5 دروست دەکرێت وە لە بۆ پلەیستەیشن 5 وە لە بۆ پیسیشە لە هەمان کات سە یارێکی ترسناکی مانەوە لە ژیان لەلایەن پلەیستەیشن خۆیەوە دروست دەکرێت کە زۆر دێگەی سەرنجە بەڕاستی و تیمی سومۆ خەریکی یاری ساکبۆینە پلتفۆرمە یاریەکی لە بۆ PC ئەوە فەرمیە لە هەفتە ڕابردوو باسمان کە ساگوەریتە چە PC هەر سومۆ خەریکی یاریەکی نوێنە بە ناوی کاربۆن یاخود پرۆژەکە ناوی کاربۆنە یاریەکی جیهانی کراوەی لە بۆ پلەیستەیشن 5 لوست خەریکی دیسترکشن ئۆستارزینە لە بۆ دەستکاریکردنەوە شتانە بە ئەنریڵی دروست دەکرێن هەر لوست خەریکی یاریەکەن بە ناوی ڕێدستا کە نووسەیە ڤیکل کۆمباتەوە تە شەڕ سیارەیە و نازانرێت بە چ ئینجینێک دروست دەکرێت بەڵام لە بۆ پلەیستەیشن 5 پێم وایە ئەو یاریانە بۆ پلەیستەیشن 4ش دەبی بەس چیاریەکە من پێم وایە وەکو خۆم تویستد مێتاڵێک کاتی خۆی سۆنی چەند جارێک باسی کردیە کە خەریک دایانەوەی ئەو یاریێت دووبارە بکەنەوە سە لوست خراپ نینە دیسترکشن ئۆستاریش هەر ڤیکل کۆمباتەوە شەڕ سیارەیە بەڵام تویستد مێتاڵ بێتەوە زۆر نازدار دەبی هاوس مارک خەریکی یاری ریترناڵن لە بۆ PC کە لافتەکانی ڕابردوو باسمان کرد ئەوە فەرمیە بەزمایە عرض بکرێ بەڕاستی بەڵام وەشتێکی دیکەشی تێدایك لەو لیکەی کە پێشتر بە فەرمی سۆنی باسی کردی ئەویش تیمی کۆیۆ تێکمۆیە کە خەریکی یاری ڕۆنن کە لە هەفتەکانی ڕابردوو باسمان کرد ڕۆنن بە فەرمی لەلایەن پلەیستەیشنەوە شاکرێن کۆجیما پرۆدەکشنی تێدای هاوڕێیان یاریی نوێ دروست دەکەن بە ناوی ئۆشن کە یاریی جیهانی کراوەیە ئینجینی دێسەما بەکاردێن لە بە پلەیستەیشن 5 ئەو ئۆشنە دەڵێن یاریی ترسناک و ئەوانەیە مە پێم وایە ئەوشنە بەشی دومی یاری دێسراندینگە کە بە فەرمی دەزین لە بەرەمێنان لە بەرەی نۆرمەڵی چەندجارێکی دیکە باسی کردیە بڵستێک بوونیش خەریکی یاریشی ترسناکن هەر بە دەسمە ئینجنە دەسمە ئینجینی دەسمە یاری هۆرایزنی پێ دروست دەکرێت لەگەڵ یاری دێسراندین کە ئینجینەشی زۆر نازدارە دوو یاری ترسناکمان هەیە حالیان و ستودیۆی لۆندن خەریکی پرۆژەیەکن بە ناوی
کامدن یارێکی لایف سرویسە لە بەرەی نووسراوە گاز واتە لایڤ گیم ئەز سرویس بە ئینجینێکی کەستمەوەتە بەخۆیان ئینجینەکان دوست کە لەوە پلەیستەیشن 5 و پیش بەردەست دەبین ئەوە تۆی ئەو زانیاران لەسەر ئەو لیکی بڵاوکرایەوە پێم وایە شتی باش تێدا شتی خراپی تێدا نییە تاوەکو ئێستا هیوادارم هەموو یاریەکانیش نازدار باسی هۆڕایزنەکەشتان لەبە بکەم ئایا هۆڕایزنەکەشتێکی باشە یاخود خراپە تەماشا لاست ئۆف ئەس یاریێکی ریمەیک کراوە لاست ئۆف ئەس تاو ئاسێت شتەکان دووبارە دروست کرایەوە وەکو ئەنچارتد نییە کە بە شێوەی کۆلێکشن بڵاوکرانە لە بە پلەیستەیشن 5 کواڵیتیەکەی تۆزە کرا 4K 30 فرێمێکی باشتر یان چ فرێمێکی وەتە یاریەکە پاک نەکرێتەوە وەکو دووبارە دروست کرێتەوە ریبیلدی پێ دەڵێ ناتی دۆ بەس ئەو یاری هۆڕایزنەکە ئەگە تەنیا ڕیماستەر بی یاخود بە شێوەی دایرەکتەرکەت بڵاو بکرێتەوە پێم وایە شتێکی ئاساییە $10 بدەین یاریەکە بکرێتە کواڵیتی پلەیستەیشن 5 هەر چەندای پێویستیش ناکە و کارش بکرێت لەبەرەوەی خۆی یاریەکە ڤێژنی 4K بە شێوەی داینامیک بە 6 فریم لەسەر PS5 بەردەستەوە تا خۆیان ئەپدەیتیان کردیتەوە بەڵام ئەگەر بێت و فەیشەڵ ئەنیمەیشن جوڵی دموچاوە پاکردنەوەی تێکشەر و ئەو شتانە و ڕیماستەر بکرێتەوە بە گشتی بەرگەکەی تۆزێک بەرزتر بکرێتەوە شتەکان باشتر بکرێت باشترە بێگومان بەڵام پێویستە نەخێر پێویستە گۆڕلا گەیمز خەریکی یاریشکە بێ بەڵێ سۆنی زۆری حەز بە ڕیماستەر و ریمێکە بۆ چونی من دوودڵم دەی ریمەیک نییە وەکوتم ڕیماستەرە بەڵام زۆر ڕیماستەرێک دەبی ئایا وەکو دایرەکتەر کات دەبی یاخود بە شێوەی کۆلێکشن دووبارە بەردەست دەبی وەکو ئەنچارتد کۆلێکشنەکە یاخود وەکو گۆست شیمە دایرەکتەر کات دەبی نازانین هێشتا چاوەڕێنە ببینین دەربارەی مۆدرن وارفەر 2 تقریبا 2 ماپی نوێ لیچ پێکران دزەی پێکرا کە 2 ماپن زۆریشم بەدڵم بەتایبەتی یەکەچیان دەڵێن هەردوو ماپی فاڤێلا و شوت هاوس دەگەڕێنەوە شوت هاوس یەکێکە لەو ماپە نازدارەکان تاوان بڵێن بەکو خۆ پێم وایە باشترین ماپی Call of Duty یاخود بە چێشتنی ماپی Call of Duty لە مێژووی هەموو یاریەکانی Call of Duty هیوادارم بگەڕێتەوە ئەکی دیشم دەگەڕێتەوە لەبەری لە مۆدرن وارفەری 2019 هەبوو لە مۆدرن وارفەری 2 قەدیم هەبوو هیوادارم ئەو جارە شوت هاوس بگەڕێتەوە ماپەی زۆر نازدارە نیتندۆ خەریکی بڵاوکردنەوە یەکەم تڕیلەرە یاخود ئەو کاتێکە ڤیدیۆ بڵاو دەکەمەوە تڕیلەرەکە دەبی بڵاوکرابیتەوە بەڵام پۆستەرەکەی بڵاوکرایەوە لە بۆ فیلمی سوپەر ماریۆ یاخود بەتنیا ناوی ماریۆ دەبی ناوی سوپەر ماریۆ دەبین بەس نازانین هۆلیوود خەریکی بەرەمێنانی ئەو فیلمە بە هاوکاری نیتندۆ کریس پرات ڕۆڵی ماریۆ دەجێڕی هێشتا نازانین گەیمەران بەدڵیانە هەواداران بەدڵیان دەبی یا خۆت نەسە و دەی ببینیم زانین ڕوو دەدا بلوپەر تیم ئەو کەسانە یاری دە میدیەمیان دروست کرد بە فەرمی ڕانگەیان کەەوە خەریکی لەگەر جەماعەتی کۆمپانیایەک لە ئەمریکا خەریکی دروستکردی زنجیرەیەکی تەلەڤیزیۆنیە لە بۆ یاری دە میدیەم هەمان چیرۆک بینن بیکەنە زنجیرەی تەلەڤیزیۆنی بەڵام پێشم وایە لە بۆ زنجیرەی تەلەڤیزیۆنی ئەو چیرۆکە زۆر نازدار لەبەرەوەی یاریەکە خۆی دوو جیهانی سەرنجڕاکێش پیشان دەدا جیهانی مردوەکان لەگەڵ جیهانی زیندوەکان بە فیلم یان بە زنجیرە زۆر بە جوان دەتوان ئەو چیرۆکە بجێڕنەوە کەسێکەوە خۆشەویستی دەدەستدەیە دەستە ناو ئەو هوتێ لە ئەو شوێنەیەکەوە دەباتە ناو جیهانەکەی دیکە دەبێت شتێک لەوێ بینیە ئەو لای لەوێ بینی ئەو لێ ڕووداوەکان بە پێی تێپەڕبوونی کات و بە پێی گەشتەکە دەنێوان هەردوو جیهان ئاشکرا دەبی پێم وایە لە بۆ زنجیرەیەکی ترسناک زۆر نازار دەبی ئینشاڵڵا سەرکەوتوش دەبی هیوادارم چکە یاریەکەیان زۆر سەرکەوتو نەبوو بەڵام زنجیرەکە سەرکەوتو دەبی ئینشاڵڵا بە پێی دەنگۆیەکی گەورەبی دەڵێن یاری هەیڵۆ ئینجنەکەی دەگۆڕن دیکەنە ئەنڕیڵ تاکو ئاسانتر بەرهەم بێ و ئاسانتر پەرەپێدەران بتوانن کۆنتنتی نوێ لە بۆ دروست بکەن بەڵام پێم وانییە ئەوە بەهانەیەکی گەورەبی لە بۆ خراپی کەمی کواڵەتی بەرهەمەکانی هێڵۆ لەو 10 ساڵی ڕابردوو پێم وانێ ئینجن گەورەترین کێشەیان ببی وەکو گەورەترین کێشیانەوە بکەوە پلانێکی باشیان نەبووە و ڕاوندیان کردێ ڕاوند واتە پەرەپێدەران دەگرتەوە کەلیمێلەوان بەکاردێکەوە خەریکی کارەکەی خۆیانینە مثلەن دایما خەریکی شتەچکەنە لە زیاتیکە خەریکی شەکەی خۆیان بن هەیڵۆ ئینفینیت مۆدی ئۆنلاینەکەی باش نییە بەڵام مۆدی چیرۆکەی کامپینەکەی زۆر باش بوون چەند جاری توش باسم کردیە بە گۆڕینی ئینجن بیکەنە ئەنریل ئینجن 5 ئینشاڵڵا باشتر دەبی بەڵام پێم وانییە گۆڕانکاری گەورەش دروست بکە دوایین هەواڵیشم باسی سعودیای بکەین کە خەریکە 37.8 یاخود توانم بڵێن نزیکی 38 ملیار دۆلاری ئامادە کردیە لە بۆ ئەوەی تۆنێک ستودیۆی بکڕی و بەشی گەیمینگ لە سعودیە بە فەرمی دروست بکە ستودیۆی گەورە دروست بکەن چەندین کۆمپانیا زەبەلاهش بکردنەوە بەڵام سعودیە چێ دەکردەوە بۆ پارەی نازانم دەڵێن نیوەی ئەو پارەیان ئامادە کردی لە بۆ کڕینەوەی ستودیۆ و نیوەکەی دیکەش خەریکی بیڵدکردن و بەرهەمهێنانی قوتابخانن لە بۆ کۆدکردنی یاریەکان تاکو منداڵەکان لە منداڵیەوە بێرە ناو جیهانی ڤیدیۆ گەیم و یاری دروست بکەن پەرەپێدە دروست بکەن و لە هەمان کاتیشدا
سعودیاش بێت لە بازارە گەورەکانی بازرگانی ڤیدیۆ گەیم لەبەرەوەی سین لەولایە دەستی پێکردیا و ئەمریکا بەخۆشی هەر هەیە ژاپۆنیشەیە ئەوروپاش خەریکە خۆی گەرم کردیە لە ڕێگەی ئەو کۆمپانیای گروپانان پێکۆ هەم یەک دەگرن سعودیاش دێتە ناو وەزعەکەی ئینشاءالله سەرکەوتو دەبن بە هیوای ئەوەی کەوە یاری باش دروست بکەن بەڵام یاریەکان لمتد نەکەن چۆن دەڵێ سنوورداری نەکەن لەبەر یاری سەر 1970 ساڵەکان پێیزەوە خۆی ببینێتەوە دیمەنی خوێن لا نەدەن دیمەنی ڕوود لا نەدەن ئەگەر شتە قۆڕانە بکەن پێگومان گەیمەرێکی من پیرەمێردێکوەکوون بەدڵی ناوی باس هیوادارم بەدڵی گەیمەران ببشت خۆشەویستان زۆر سپاسان دەکەم دگمەی لایک سابسکرایب لەبیر نەکەن چاوتان ماز دەکەم ئەڵقەیەکی دوور و درێژە 37 دقیقە قسە دەکەم نازانم چەندە دەچی بەڵام زانیاری زۆری تێدا بوو هیوادارم زانیاریەکانتان بەدڵ بووبی وەکو دەڵێمەوە سفرێک ژیری ئەو ئەڵقەی 134 تۆماری دەکەین باشترین بەرنامەی ڤیدیۆ گەیمە هەفتانە لە یوتیوبی کوردی بڵاو بکرێتەوە تۆنێک زانیاری لە خۆ دەگریت هەرچ زانیارێک لە ناو دنیای ڤیدیۆ گەیم لەو هەفتەی بەردەست خرابی من بۆتان شی دەکەمەوە ئینشاءالله لە کۆمنت بۆ چوونی خۆتان لە ساحەیەک لەو هەواڵانە بنووسن بە کامەشە دڵخۆشن خەریک چی یاریەکن ئێستا مناقەشەیەکی خۆشبا لە کۆمنت دروست بکەن بۆ چوونی خۆتان دەرۆبڕن تا ڤیدیۆیەکی دیکە بەخوای گەورتان سپێرم خوداتان لەگەڵ